کاتی ساڵی 2012 ئێمە کۆچمان کرد بۆ باشووری کوردستان هاتینە باشووری کوردستان سەرەتا ئەوڵینکارێکە کردمان خۆمان ڕادستی UN کرد وەکو گیانی خۆمانماندا بە دەستی UN کە سازمانێکی جەهانیە کە ئێمە وەکو پەنابەرێک لە باشووری کوردستان پەناماناوەرە باشووری کوردستان ئێمە بپارێزن و ئێمە هەر جار بووە ڕوبەڕوو هێرش و هەرەشە بووی نەسەوکە لەلایەن ئێرانە و لە باشووری کوردستانە بەوەیشە کە وازیان ناوەر هێزێکی ڕەش و داگیرکاری وەکو ئێران بەڕاحەتی کە ئەتوانێت لە باشووری کوردستانە زەنجیرە ترۆری دەست پێکە کاتێک ئێمە ئەتوانین لەو ترۆرانە باسکەین لە شەید کەماڵەخرا هەتاکو بێتە شەید ئیقبال مورادی هەتاکو کە بێتە ڕێبین هاوژینی من شەید یەخەن ئێمە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەڵین ترۆر و ئاخرین ترۆریشمان نییە چون هەریمی کوردستان قەت لە بواری ئەوە پاراستنی گیانی ئینسانەکان وە گیانی ئینسانی کوردکە هیچ پاراستنێک کە لێران نییە متەسفانە هەریمی کوردستان لەو بوارە زعیفە سستە و هیچ بڕیارێکی نییە کە بۆ ئێمە گیانی ئێمەی کورد کە خۆمان تەسلیم باشووری کوردستان کرد و هاتینە باشووری کوردستان هەر ڕۆژ نییە ئێمە ڕوبەڕوو هێرش و ترور و داگیرکاری نەوینە و هاوژینی من لە مەغزەنەکانی ژاڵەی یعنی سەر بە شاری سلێمانی لەوێ دەستی بە ئیش کرد بۆ دوودەن 7 ساڵە لەوێ ئیشەکە کاریە کرد ژیانێکی شەرافەتمەندانەی بۆ خۆی هەڵبژاردوو لەوێ ئیش و کاری خۆیە کرد و لە بکرێ و گیراوەکان کە لە خەڵکی باشووری کوردستان بن یا خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان هیچ بۆ ئێمە فەرقی نییە بەکریان ئەگرن کە تێن بۆ هێرشەکەنە سەر ڕۆڵەکانی ئێمە و هێرشەکەنە سەر گەلەکەی ئێمە لە باشووری کوردستان بە نامەردانە ترۆریانەکەن ئەوان هێز ئەوەیانە کە ڕوبەڕوویانە لە ڕوبەڕوو وڵات پارێزان و ئینسانە ئازادی خوازەکان بنەوە من داواکاریم حتا لە بەغایش هەیە کە ئەوان ئەتوانن زەخت خەنە سەر باشووری کوردستان لەمە زیاتری تر ترۆری تیان نەکرێ بەسە بۆ لە هیچ وڵاتێ لە هیچ شوێنێ ئەنازەی باشووری کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان شەید ناکرێ و ئیسەش من داواکاریم لیانە کە داواکاریم لیانە یارمەتی دەرمان بن بە دواچوونکەن چون ئەو شتە شتێکی شاراوە نییە هەر لە مەغزەنەکان ژاڵە هاوژینی من شەید بووە کامێرەس حتا کە تاسوجە و عەربەد و ئەو منتەقانە هەمووی کامێرەیە بێتەوە بەرەو ناو شار سلێمانی کامێرەیە ئایا ئەمانەی باشووری کوردستان کاتێک کە سەیارەی دەرباز ئەبێ نقطە بە نقطە ئەگەر بێ یانێ لە 60 دانە حەقی سەیارەیەکە بچێ بیخا 100 دانە غەرامەی بۆ تێتەوە ئەو شتە ئەو نییە وەلی ئەو سەیارە چۆن نابینن ئەو سەیارە حتمەن دیارە و ئەم شتە ئەم کەیسە بە لاڕیان نەچێ ئەمیش نەوێتە کەیسەکانترەوە ئەمیش نەوێتە شتەکانترەوە خۆ لە باشووری کوردستان ئێمە بووەمان دانێ وەکو حەمزە کەسێکی ڕۆژهەڵاتیە حتا قاتڵەکانی بکوژەکە کە ئەوانە هێرشیان کرەسەری گیراون گرتن حەساو نییە من ئایسە ئاسایش بڕێ بەیانی قاتڵەکە بگرێ من فقط داواکاری گرتنم نییە داواکاری ئەوەمە کۆتای پێبێ ئیتر بەسە ئێمە کوردین ئەمان کوردن پەنامان ئاوردە ئاوا خاوەنداری لە مێمانە کردێ من هەرچەند لە وڵاتی خۆم ناعەداڵەتی و بێشەرمیم قبول نەکرێ پەناماوەڕیە پەنابەرێکم ئاوا خاوەنداریە و داوا لە ئاسایشەکەم بە دواچوونی ئەم کەیسە بکە و دوایی لە دەسەڵاتدارانی باشووری کوردستان لە هەریمی کوردستان لە حزبە سیاسیەکانی باشووری کوردستان من ئەڵێم گرتن حەساو نییە کۆتایی هێنان بە قەتڵ و بە گرتن و بە هەرەشەکردنەکانمان بێت ئێمە ماڵی کوردانمان ماڵی بەدوومی ماڵی خۆمانمان زانیە بەڵام ئەڵێن لە دین ئیسلامان مێمان بێتە ناو ماڵەکەت مێمانە لە مێمان خەیانەت ناکرێ لە مێمانن ناکرێ ئایا ئێمە بە هەرچەند هەریمی کوردستان وڵاتێکی کوردی ئێمە مێمان نین خۆمان بە مێمان حەساو ناکەین بەڵام ئەگەر هاتینە ناو ماڵەکە ژیان مێمان ئەوە شەرتی مێمانداریە پەیاکەن قاتڵەکە ئەگرن محاکمە ئەکرێ هەموو شتە ئەکرێ قاتڵ دیارە ئەگەر لە باشووری کوردستانە قەت قاتڵی شەید ئیقبال مورادی و قاتڵی شەید کەماڵ بە سزای خۆیان بگەیان دوا ڕۆژیش ئاوا شتێک ناوە ئیجازە ئەدا لە باشووری کوردستان بەڕاحەتی وڵاتێتر بێبێژێ توی کورد تایسە هیچ هێزێکۆ نەوە تایسە هیچ پاراستنێکۆ نییە من بەڕاحەتی
هاوزوانەکەیت و کوردەکەیت و ئەکوژم و کەسیش ناتوانێت قسەکە بێنەوە بە خۆیانە تایسە کریاە بە دواچۆن بکرێ و ئەو داواژانە لەکەم ئەگەر ئەزانن هاوژینی من قاتڵەکە ئەگرن وەکو دوای ڕۆژ وەکو قاتڵەکانتر لە زیندانە پەروەردەیانەکەن و پەروەردەیانەکەن کە زک زلکەن و قەڵەو بنەوە و مفتەخۆریکەن نەیگرن باشترە با من هەر بێژم قاتڵەکەی هاوژینەکەی من پەیانەوە بەڵام